جارێکیان چوینە لەگە بابم چوینە میوانداریەک ژنی هینان بووگە لە قەڵەباڵەوە ئەمەش لەگەری دەڕۆیشتین لە یەکەم کورسی کە بەتاڵ بوو لەوێ دانیشت ئەمەش پێمە غەریب بووەوە لۆ نەچووە سەرسەرەوە کە هاتن ئەفەندی فەرموو وەڕا بە پیلی چوونە سەر گوتی ئەوە دەرسەک بوو بەنگۆمدا نەچی لە جێ یەکدا بشی دوایە بەجێ بێلی لۆ یەکەشی دی قەیناکە لۆ حورمەت بەڵام بزانین لە شوێدا دەنیشی ئەگەر شوێنەکەی قابلی تو نەبی هەڵ دەگرن دەبنە جێ خۆت ڕاستە جا ئەو مەدرسێ ئەو دیوەخانەیە بەو جۆرە تەنها علم و معریفەت و زانیاری نەبوو لە پاڵەوەی کە بخۆمان خیلیتمان فێرە ئادابی مەزشی دەکردین. جوانە باشە کاگەسان باسی باوکتمان کرد کە بەڕاستی خوالی خۆش بۆ ڕەشاد مفتی کەسایەتی جیانی هەولێرە و بەردەوامیش خەڵک ڕۆیان تێکردو بۆ چارەسەرکردنی کێشەکان. تۆزێک باسی ئەو پەیوەندیان بۆ بکە مەسەڵەن ئەو پەیوەندی باوکت لەگەڵ ئەو خەڵکە چۆن دروست بوو کە خەڵک بۆ چارەسەرکردنی کێشەکانیان بەردەوام ڕویان تێدەکرد. تۆ ناتوانی کە یەکسەر ئەو لایەنێکی هەموو لایەنەکەی ژیانی ئەو کۆیکەینەوە بە وەکلێ ڕووداوە بێگومان بەلان بابم بێزگەلکە ئەوەی کە با بڵێن لە خوێندنی ئاینی دروست بووە هەمان وەختیش هەم بابم هەم باپیرم هەم بنەماڵەکە هەر هەمووی دژی خوێندنی فەرمی نەبووینە ئەوە ینی گۆڕانکاریەکی زۆرە لەسەر هەولێر هەر هەمووی ها بەوە دەست پێ بکەین کە مەکتەبی فەرمی کراوە فەرمی مەقسەدم چییە؟ مەکتەبی فەرمی دەوڵەتی عوسمانی کە هەستی کرد دواکەوتووە کە هەستی کرد دەوڵەتی ئەوروپا پێش دەکەوی هەستا بە بیرکردنەوە چۆن بیگەینێ و چۆن جیلێکی تازە پیاکەین بۆیە ساڵی 1969 فەرمانی خوێندنی فەرمی دەستی پێ کرد جا حتا گەیشتەکەمە مدەکی زۆری ویست حتا قوتابخانەی کچان کراوە مدەکی ویست بابم لەو جەوەی کە گەورە بوو لە مەکتەبی مزگەفتی قڵاتی کە فەقێ بووە لەکن باپیری خوێندیتی خەڵکی هەولێر پێیان غەریب نامۆ بوو کە یەکێک منداڵی خۆی بنێرتە مەکتەبی کوڕان نەک کچان جارێ لە ساڵی 1923 مەکتەبی ڕۆژدیە نەما بوو مامۆستایەکانی هەموو مامۆستای ئاینی بوون ئێستا دەچوینە جێگایەک ئینگلیزی دەخینین ئینگلیزی کافرانە جا لەو کاتەی مەلا ئەفەندی عەزەدین ئەفەندی کوڕی و باپیرشم ڕەشاد مفتی لە یەک تەمەن بووینە دایانێرتە مەکتەبی فەرمی لەوێن دەڕا ئەوەی دەگۆڕێ بیرکردنەوەی دەگۆڕێ کە دەبیتە تەمەنی 34 ساڵ داوای دەکات لە باپیری دەرێت بمنێرە ئەزهەر قاهرە لەوێ تەواو دەکەم جا کە دەستە قاهرە دەگەڕێتەوە لەوێ قاهرە توت لەبیر نەکەی یەکەم ڕۆژنامەی کوردی لەوێ چاپ کرایە ڕاستە بەبەلاش چاپ نەکرایە چەند کەسانێک لەوێ هەبووینە کە بەو کارە هەستاینە بنەماڵەی بەدرخانەکان محەممەد عەولی عەونی متەرجمی شەرەفنامەی کوردی و متەرجمی مەلیک فواد لەوێ بووە ئیدی لە مزگەفتی ئەزهەری قاهرە لەگەڵ ئەو کوردانەی باشوور شێخ عومەر وەزنی کە بۆ شێخی ڕەواقی ئەکرات لە قاهرە ئەو پەیوەندەی پیا کرد کە لەوێت تەخەڕوجی کرد و گەڕاوە هەولێر بە بیر و باوڕەکی دیکە دەستی پێ کرد